بە سوپاسەوە ئەم شەو گفتوگۆ دەکەم لەگەڵ بەختیار مامشێخ جەگری سەرۆکی شارەوانی چێلسی لە لەندەن. سوپاس دەکەم کاک بەختیار کە میوانی تاوتوێت. وەکو هەمیشە دیارە بەڕێزانەوەش دەرفەتان هەیە بۆ ئەوەی کە بەشدار بن بە پرسیار و کۆمنتەکانتان لە لایڤی بەرنامەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. من چاوم لە کۆمنتەکانیەوە دەبێت. کاک بەختیار دیسان سوپاس دەکەم. بابەتی دەستدەکار کێشانەوەی ترس چییە؟ یعنی هۆکارەکە چی بوو بە دیاریکراوی؟ ئێوارەتان باش، زۆر سوپاس بۆ میوانداریتان کاک کارزان. زۆر سوپاس. تەنها ڕاستکردنەوەیەک بێشەوەی دەست پێ بکەین قسە بکەین. من ئەندامی شارەوانی شاهانەی کێنزێندن و چێلسیم ئێستا جێگری سەرۆکی شارەوانیەکە نیم. ئێستا تەنها ئەندامی شارەوانیم. هەڵبژارین تازەمان لە مانگی 5 ساڵ. سەرۆک وەزیران بەخۆی دەستی لە کار چێژ نەکێشایەوە، ناچار کرا. دوێنێ ئەو کاتە چەند سەعاتێک زووتر ڕۆژانی چوارشەممە وەک جەنابتان دەزانن هەموو ڕۆژانی چوارشەممە سەرۆک وەزیران دێتە پەرلەمانی بەریتانیا لەگە سەرۆکی زۆربەی ئەندا پەرلەمانەکان و سەرۆکی ئۆپۆزیسیۆن پرسیار وەڵام دەبێتن، دەبێ وەڵام بداتەوە. لەوێ ڕوبەڕووی ئەوە کراوە داوا لێ سەرۆکی ئۆپۆزیسیۆن کە کێستامەرە لێ پرسی کەی وازدێنی بۆ وازنایێنی. ئەو گوتی من هەرگیز واز نایێنێ، من شەڕ دەکەم لە بۆ تێ دەکۆشم بۆ ئەوڵاتە. بەڵام 24 ساعت کەمتر لە 24 ساعت دواتر ناچار کرا دەست لە کار کێشێتەوە، چونکە لەو 44 ڕۆژەی کە ئەو سەرۆک وەزیران بوو ئابووری ئەو وڵاتە زۆر خراپ تێکچوو بەهۆی ئەوەی گوژمەیەک سیاسەتی پێشنیار کرد کە سەرتاپای لە زەرەری ئابووری ئەو وڵاتە بوو. پاوەند زۆر دابەزی لە 50 ساڵی ڕابردووە پاوەند ئەو دەدانە بەزیوە. ئەوەی کارەکە ترس بوو یان هۆکاری تر هەیە؟ یعنی هۆکاری تر هەبووە کارگەریە دروست هۆکاری دەرێکی هەیە، بەڵام هۆکار ڕاستەقینەکە ئەوەیە کە خۆی نەیتوانی ئەو 40 ساڵ ڕۆژە نەیتوانی سیاسەتێک پیادە بکە. ئەو بەڵێنی دابوو کە هێن تاکس باز کەم کاتەوە و قەرزکردن زیاد بکە. ئەو دووە هەردووچی لەو بارودۆخە دارایی خراپەی وڵات و دنیای پێدا دەڕوە هەردووشی شتی زۆر خراپن. لەبەر ئەوەی کرد خەڵک متمانەی بە بازار نەمێنێ، ئەوەی قەرزی کردووە. دوو لەسەر سێی ئەو وڵاتە کە لە وڵاتە دەژین ئەوانەی خانوویان هەیە خانووەکانیان بە قەرزە، قەرز لە بانک وەردەگرن و بانکانە پارە دەدەنەوە. ئەوەی کرد ئینترست ڕێیت، یعنی قازانجی قەرزەکە زۆر زیاد بێ، وەی کرد داهاتی تر سوتەمەنی گران بێ. بەڵام ئەوە هۆکاری ڕاستە و خۆیان هۆکار ناڕاستەوخۆ کە بەریتانیا زۆر بە وڵاتانی جیهان پێدا دەڕۆ. هۆکاری یەکەم کۆڤید بوو، 2 ساڵ خەرجێکی زۆر کرا و هیچ نەهاتەوە جێگای و لە 8 مانگی ڕابردووش شەڕی ئۆکرانیاشی هاتە سەر کە خەرجێکی زۆر فشارێکی زۆر لەسەر حکوومەتی بەریتانی و ئەوروپیەکان و ئەمریکیەکانە. ئەوانە چەک و تەقەمەنی و یارمەتێکی زۆری بۆ دەنێرن. بۆی هۆکار ڕاستەقینەکە مەسەلەی رووسیا و شەڕی ئۆکرانیا ڕاستی. باشە، ئەمە وەکو دەڵێ شڵەژانێکی دروست نەکردووە لە دۆخە سیاسەکەی بەریتانیادا، ینی چونکە دوای 45 ڕۆژ دەست دەکار کێشانەوە ڕەنگە فەراغ دروست بکاوە نییە؟ کە کارزان هەتا سەرکردایەتی ماڵگرێت تەفشەر هەتا ساڵی 90 بۆ ماوەی 28 ساڵ ئەو وڵاتە 3 سەرۆک وەزیرانی هەبووە. لە ساڵی 90 تا ئێستا 7 سەرۆک وەزیران هەبووە. ئەو ساڵ ئێستا ئەگەر هەفتەی تا ڕۆژی 28 مانگ ڕۆژی جومعە هەڵبژاردننی سەرۆک وەزیرانی تازە دەکرێت. دووسێ ناو هەیە پێشنیار کراوە دوای قسە لەسەر دەکرێت. بەڵام ئەوە دەبێتە سێمین سەرۆک وەزیران لە ماوەی 3 مانگ 4 مانگدا کە هەبووە. ئەوە شڵەژانێکی مەسەلەکە متمانەیە بەڕاستی. کاتی خۆی من لە کۆبوونەوەیەک بووم لە چەند مانگێک پێشەستا باسم کرد، لە کۆبوونەوەیکی تایبەت تا بووم بیستم بزانم کە بزنسەکان خاوەن بزنس و باقی گەورەکانی ئەمریکا داوایان لە پارتی پارێزگاران کرد بوویان ئەگەر سەقامگیری سیاسی بەرپانەکەن ئەو فەوزایی بۆریس جۆنسن دروستی نەکردووە، ئەگە تامانجێنەوە ساشینەکەن ئێمە بزنسەکانمان دەبێنەوە ئەمریکا، ینی باسی دەیان و سەدان ملیارد دۆلاریان دەکرد بیبەنەوە. بۆیە پارتی پارێزگاران ناچار بوون متمانیان لە بۆریس جۆنسن وەستستاندەوە. لەو هاوینە ئیتر لە کۆتایی هاوینە لە سەرەتای مانجینۆ لێسترسیان هەڵبژار. ئێستا 44 ڕۆژ دواتر ئەو سەرۆک وەزیران تازەیە ناسەقامگیری زۆر زیاتری دروست کرد.
بازارش لەژە ئابووری ئەو وڵاتە داتەپی وە چاوبوونەوەشی ئاسان نییە بەرەوزستان دەڕۆین کێشەی سوتەمەنیمان دەبی کێشەی غاز دەبی کەم خۆراکی لەو وڵاتە بەدایان گەورەترین ئەندامی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە بەریتانیای عوزمایە سەرڕای ئەوە بە هەزاران بانکی خۆراک هەیە لە وڵاتە خەڵک دەستی سەرا دەگری خۆراک وەردەگری وەزعێکی دارایی زۆر خراپ لێ کاک کارزان باشە سەبارەت بە پەنابەران چی ئەم دۆخەی کە دروست بووە گرفتی بۆ پەنابەران دروست کردووە وای کردووە کە چونکە هەمیشە کەیسی پەنابەران لە نێوان هێز و لایەنەکاندا بۆ نمونە لە ناو پەرلەماندا بابەتی مناقەشە بووە وای کردووە کە ئەم کەیسە لە پاشەکشێدا بێت و وەکو دەڵێ بە زەرەری پەنابەران بشکێتەوە ئەوەی ئێستا ڕوودەدا هەتا ئێستا باسی ئەوە نەکراوە یەکێک لەو کەسانەی کە زۆر تند بوو دژی پەنابەران خانمێکی ڕەشە ناوی بریگمەن بوو سێنەوەکەی دوێنێ شەو دەرکرا هەر لێسترس دەری کرد بە حەقیبەکەی هێن وەزارەتەکەی لێسەندە وەزارەتی ناوخۆ بەدەرکردن چونکە ئیمێلێکی زۆر گرنگی لە ئیمێلی تاوێتی خۆی نردبوو لەسەر ئەوە دەریان کرد یەکێک بلوانی کە ڕەنگە بووە بە سەرۆک وەزیران یان بێویست بابێ بە سەرۆک وەزیران بۆیە کێشی کەیسی پەنابەران کێشی جیاوازە لەوە کێشەکانی ئەو وڵاتە ڕوبەڕووی بوونەتەوە زۆرن بەڵام هی پەنابەران یەکێکیانە لەبیرتان بێ یەک لە هۆکارەکانی دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا مەسەلەی پەنابەران بوو کارتێکی زۆر بەهێز بوو تۆندڕەوەکان ناو پارتی پارێزگاران و دەرەوەی پارتی پارێزگاران بەکاریان هێنا بۆ ئەوەی دەنگدەر ناچار بکەن فێڵ لێ بکەن بۆی دەنگ بۆ جیاببوونەوە بدەن و دەربچن لە یەکێتی ئەوروپا لە کۆتاییشدا گەورەترین زیانیان لە مرۆڤایەتی و لە یەکێتی ئەوروپادا فەرمو بینیمان ئێستا شەڕی ئۆکرانیا دروست بوو ئەگەر یەکێتی ئەوروپا بەهێز مابایەوە ڕەنگە ئەو شەڕی ئۆکرانیا دروست نەبووە بۆ مەسەلەی پەنابەران ئەو وەزیرەی کە دوێنێ شەو دەرکرا یەک لەو وەزیرە توندانە بدەیگوت بە هەر نرخێک بێ دەبێت پەنابەرەکان بنێرین بۆ ڕواندا ئەو پێشنیارێ چەند مانگێکە هەیە لە ڕاستیەکەی 2 ساڵە لیکۆڵنەوە دەکەن بزان چه وڵاتێک ڕازی دەکەن بۆی پەنابەرەکان بنێرنە ئەوێندەر بۆ پەنابەرانی هەموو دنیا بەڵام لە کاتێکدا دەبینین ئەوان بۆ پەنابەری ئۆکرانی و پەنابەری ئەوروپی و شوێنی تر پێوەرێکی تریان هەیە بەڕاستی بەڵێ کاک بەختیار پرسیاری دیکەم دەبێ بەڵام بەڕاستی هەمیشە شتێک جێگەی سەرنجە بۆ لەم ناوچەیە عین ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی ئەگەر مانایەکی خراپی هەیە بۆ بەریتانیەکان بابەتی دەست دەکارکێشانەوەی وەزیری ببوورە سەرۆکوەزیران لە پاش ئەوەی کە سەرۆکوەزیرانی پێشووتریش تەبعاً دەستی لە کارکێشایەوە ئەمە قووەتی پەرلەمان دەردەخا ئەمە کاریگەری پەرلەمان دەردەخا چییە ئاوا بە ئاسانی دەتوانرێ سەرۆکوەزیران ناچار بکرێت دەست لە کار پێشێتەوە کارزانجان لای جەنابتان و بەشێکی زۆری بینەرانتان معلومەکە لەندەن و وێستمینستەر پەرلەمانی وێستمینستەر دایکی هەموو پەرلەمانەکانی دنیاە ئێرە لانەی دیموکراسیە دیموکراسی لێرە سەری هەڵداوە ئەو دیموکراسیە تازەی کە ئێستا لە دنیا بەرپایە هەڵبژاردن و پەرلەمان و نوێنەر لە بریتانیا دەستی پێکرد بەڕاستی بە سەدان ساڵ 700 ساڵ لەبێ هەیە وردە وردە پەرەی پێدراوە ئەو سیستەمی ئێرە پێدرن سیستەمی پەرلەمانی سەرۆکایەتی نییە یعنی سەرۆک لەو وڵاتە سەرۆک هەڵنابژێردرێ سەرۆک وەزیران هەڵدەبژێردرێ سیستەمەکەش بەو جۆرێ چێ سەرۆکی پاردبی لە کاتی هەڵبژاردن بەرنامەیەکی هەڵبژاردننی دەبێت کە بەرنامەی هەڵبژاردنەک هەیە کرد و خەڵک قەناعەتیان پێ هات دەنجیان بۆدا ئەو پارتەی کە زۆرینەی هێنا حکوومەتەکە دروست دەکاتن وەلە پاشانیش ئەگەر کێشە دروست بووە کۆبەی ئێستا ئەوە دووەم جار لە ماوەی 3 سوالمان دروست دەبیتن پەرلەمانتارەکان مافی ئەویان هەیە زۆرینە تاوان لەو حزبە بۆ نمونە پارتی پارێزگاران 360 ئەندامیان هەیە لە پەرلەمانی بریتانی کە خۆی ئەسڵان 650 پارتی کرێکاران لە 200 ئەندام زیاتریان هەیە کەمتریان هەیە ببوورە لە 200 ئەندام کەمتریان هەیە پارتەکانی تریش بەو جۆرە لە نێوانیاندا بەش بوو ئەگەر نیوەی ئەندامەکانی پارتەکە داوای بستنەوەی متمانە لە سەرۆکوەزیران بکەن دەتوانن بستێنەوە بەڵام چونکە ئەو جارە بۆ ئەوەی جارەکەی تر لە بۆری جۆنسن وایان کرد متمانیان ناچاریان کرد ئیستیقالە بدە واز بێنێ بۆەوەی احرازی نەکەن و زیانەکە بۆ پارتەکە تەواو نەبێت و ئەو جارە 7 ڕۆژیان لە خۆیان دەستنیشان کردووە کۆمیتەیەک هەیە بە ناوی کۆمیتەی 1922 کە لە ئەندا پەرلەمانانی
پارێزگاران پێکاتوە لە ساڵی 1923ەوە ئەو کۆمیتەیە هەیە ئەو کۆمیتەیە بڕیار لەسەر ئەو جۆرە کەیسانە دەداتن ئەوان بڕیاریان تا 28 مانگ سەرۆکێک دەستنیشان بکەن جا ئەو شەو بڕیار دەدەن ئەو 360 ئەندامە بڕیار دەدەن چێت بیتە جێگرەوەی لیسترس یانیش ئەندامانی حزبەکە کە لەسەر چه ئەساسێک جێگرەوە دیاری دەکرێت یعنی پێوەرەکان چین بۆ ئەوەی ئەو خەڵکانی کە پێشنیاز دەکرێن یان پێشنیار دەکرێن بۆی ببنە سەرۆک شتانە ئەوەیە بەڵێ کێ توانای هەیە ئێستا پارتی پارێزگاران لە ئەزمەیەکە بەڕاستی ئەوەی ئێستا ڕوودەدا لە مێژووی بەریتانیا ڕوویدا قەت شتی لەو جۆرە نەبووە ئەوەی کەنین جارە بە ئینگلیزی پێ دێن ئەنچارتر تەرەتری قەت تاقیکردنەوە ئەزمون لەو جۆرەیان نەبووە نازانم چی دەکەن ئەو کۆمیتەی کە باسم کرد کۆمیتەی 1922 ئەوان بڕیار دەدەن چونکە جارەکەی تر 2 مانگ 3 مانگ 8 کاندید و کەرتیان کردەوە کەمیان کردیان بە 7 و 6 و تا لە کۆتاییە لە بینی ڕوشی سوناک هیندیەکە لەگەر لیسترس مایەوە و من دەشم زانی قەت ئەندامانی خۆیان دەنگ بۆ یەکێکی غێری سپی نادەن دەمزانی لیسترس دەردەچێت هەر کەسێککە باسپی بووە دەنجیان بۆ لیدا ئەوە معلوم بوو بەڵام ئەو جارە جیاوازە لەبەر ئەوەی پارتەکە لە کێشەیەکی گەورەدایە 3 ساڵ پێش ئێستا لە 650 ئەندام توانیان 360 ئەندام سۆگەر بکەن ئێستا ئەگەر هەفتەیەکی تر هەڵبژاردن بکرێت لەو 360 بڕواناکەم 20 ئەندامیشان بمێنێ 20 کورسیان نامێنێ هەموو لە دەست دەدەن پەیوەندی بە چێوە هەیە خەڵک متمانەی پێیان نەماوە یعنی لێرە کاکارزان 650 بازنەی هەڵبژاردن هەیە من ئەگەر ئەندام باشە کە متمانە نەماوە نەیانتوانیوە لە ئاز داواکاری خەڵکەکەیە بن نەیانتوانیوە ئەو بەڵێنانی داویانە بیبەنە سەر یان بۆ هەموویانەیە نە هەموویەتی بەڵێنیاندا بۆ نمونە باسی لیسترس بکەم لە دوومانجی ڕابردوو بەڵێنیدا باری دارایی خەڵک چاک بکە بەڵێنیدا گرانی کەم کاتەوە بەڵێنیدا ئینفلیشن یعنی هەڵاوسان کەم کاتەوە بەڵام هەموو ئەو سیاسەتانەی پێشکەشی کرد وای کرد ئابووری ئەو وڵاتداتە پێ ئینفلیشن هەڵاوسان زۆر زیاتر بێ و قەرزی دەرەکی زۆر زیاتر بێ و پاوەند بە ڕێژەیەک دابەزی 50 ساڵ ئەوەندەدانە بەزیوە لە هەفتاکان ئەوەندەدانە بەزیوە هەموو بەڵێنەکانیشکان ئەوانە هەمووی هۆکارن خەڵک لێرە کاکارزان کە دەنگ بە سیاست بەدارەکان دەدا دەنگ بەسەرکردەوە ئەندام پەرلەمانەکان دەکات لەسەر بنەمای سیاسەتەکان و هەڵسوکەوتیان چەند بەرپرسیان ئەندام پەرلەمانی پارتی پارێزگاران هەیە متابعەت دەکردن ئەوان گریانەکەیان بۆ کورسیەکەی خۆیانە ئەگە ئەوان لە لای ئەندامەکانی خۆیان وا دەرنەکەون جێرە خەڵکی خۆیان دەگرن و دژی سەرۆکەکەیان لە هەڵبژاردنێکی داهاتوو دەیدۆڵێن و هەڵبژاردننی داهاتوو مانجی 5 2024 و ئێستا پارتی کرێکاران و پارتەکانی تر فشارێکی زۆر دروست دەکەن تەنانەت هەندێک ئەندام پەرلەمانی پارتی پارێزگارانیش فشار دەکەن بۆی هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێت و ئەگەر هەڵبژاردنی پێشوەختەش بکرێت ئەو حەزبان ناو دەچێت یعنی ئەو شکستە گەورەی 3 ساڵ پێش ئێستا بەسەر پارتی کرێکاران داهات خراپتر بەسەر پارتی پارێزگاران دادێت چونکە بۆریس جۆنسن کۆمەڵی هەڵی کرد پارەیەکی زۆر بوون بوو بە خراپ بەکارهێنانی پارە درۆیەکی زۆر بوختانی زۆر ئێستا بۆریس جۆنسن خۆی تا ئێستاش لەژێر لێکۆڵینەوەی پەرلەمانیدایە بزان بانقەس درۆی کردووە ڕاستیەکانی شاردوتەوە یان نەیزانیوە لیسترسیش کۆمەڵی وەکو عەرزم کردن کۆمەڵی سیاسەتی پێشکەش کرد کە بۆ ماوەی 6 مانگ بوو هەتا مانجی 4 ئەو سیاسەتانەی ئەو وەی کرد خەڵک متمانەی بە ئابووری ئێرە نەمێنێت و بەریتانیاش کارزان نیوەی داهاتی بەریتانیا لە سیستەمی بانکی و پارەگواستنەوەی و هینە فاینانشال سێڤیسی پێدرن خزمەتگوزاری پارەگواستنەوەی لە هەموو دنیا نیوەی داهاتیان لەسەرەوە ئەگەر زیان بەوە بگا وڵاتەکە دادەتە پێ دەڕومێ باشە تا چەند تەسیر و کاریگەریەکانی بەسەر هەیمەنەی بەریتانیاوە دەبێت لە دنیادا چونکە وازەحە بەریتانیاکە لە وڵاتانی کە بە ئێستاشەوە کاریگەری گەورە و هەیمەنەی هەیە لە ناو وڵاتانی دنیادا کاریگەریەکی دەبینرێ ئێستا لە ناو بەریتانیادا ئەوەی کە ئەم هەیمەنەیە کەم بۆتەوانێ ئەوە زۆر ڕاستە چونکە ئەمریکا لە هەموو دنیا هیچ شتێک بەبێ بەریتانیا ناکە ئێمە هەتا ئێستاش دەزانین ئەمریکا هێزی سەربازی و هێزی ئابووری یەکەمە تا ئێستا لە تەکنۆلۆژیشەوە یەکەمە لە جیهان ئەمریکیەکان بەو هەموو عەزەمەتەی خۆیان هیچ شتێک بەبێ بەریتانیەکان ناکەن یەکەم کۆمنت بۆ جۆن بایدن دای ساعتێک پێش ئێستا
تعلیقێکی داوە لەسەر ئەو وەزع و هیوادار بە زووترین کات خەڵکی بەریتانیا و پەرلەمانی بریتانیا سەرۆک وەزیران دەست نیشان بکەن بۆ سەقامگیری سیاسی بۆ ئێرە بجێرنەوە. پێعرزم کردە زووتر کە بزنسەکانی ئەمریکی داوایان کرد سەقامگیری سیاسی بۆ ئێرە بگەڕێتەوە، چونکە سەقامگیری سیاسی و بەتایبەت لە ئەوروپا سیاسی بۆ بریتانیا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سەقامگیری دارایی و فاینانشال سێرڤیس و ئەو شتانەوە هەیە. بۆیە کاریگەری ئەو وڵاتە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لەسەر ئەمریکا، لەسەر شەڕی ئۆکرانیا بەتایبەت بۆیە بریتانیەکان و ئەمدا پەرلەمانەکانی کۆنزەر پارتی پارێزگاران پێم وایە کەمتر لە هەفتەیەک ئەوان تا 28 مانگیان دەستنیشان کردووە. بڕوا دەکەم تا دووشەممە و سێشەممە سەرۆک وەزیرانە دەستنیشانکەن بۆ ئەوی سەقامگیری بۆ بازاری دراو بژێرنەوە و متمانە بۆ خەڵکی ئێرە بژێرنەوە، چونکە شەڕێکی گەورە لە ئەوروپا هەیە. ئەگە لەو شەڕە ڕۆژ ئاوا لەو شەڕە بدۆڕێنێ چارەنووسی هەموو ڕۆژ ئاوا چارەنووسی بەریتانیا و ئەمریکا وەکو هێزی یەکەم و کۆنتڕۆلکەر دەکەوێتە جێژێ پرسیارێکی زۆر گەورەوە. باشە لەم بارودۆخانەدا بۆ نمونە شا چارلز نایەتە قسەت ناتوانێتە دەخولات بکە؟ سیستم لێرە بەو جۆرەیە پاشا ڕاستەوخۆ دەستکاری تەدەخل لە کاری سیاسی ناکە، بەڵام شتێکی شاراوە هەیە کە کەس ڕەنگە زۆر کەس نەیزانێ هەموو ڕۆژین چوارشەممە سعات 12 لە نێوان 11 بۆ 1 کوێشن تایم هەیە. سەرۆک وەزیران دێتە پەرلەمان سعاتێک سعات و نیوەک وەڵامی پرسیاری ئۆپۆزیسیۆن دەداتەوە، هەر پرسیاری لێ بکرێتن. پێشی بێتە ئەو کۆبوونەوەیە سعاتێک دەسێ لەگە پاشا یان لەگە شاژن، تا ئێستا شاژن بوو، ئێستا لەگەڵ پاشا کۆ دەبێتەوە. کەس نازانێت لەو سعاتە چی دەگوترێت، هیچ نانووسێتەوە، هیچ کۆنووسێک نییە. سیستەمەکە بەو جۆرەیە. ئەو قسەی خۆی ڕاستەوخۆ لەگە سەرۆک وەزیران دەکات، لەگەڵ میدیا قسە ناکە، لەگە وەزیر قسە ناکە، هەر ڕەئیەکی هەبی ڕاستەوخۆ لەگەڵ سەرۆک وەزیران قسە دەکات. کاریگەری پاشا هەیە، پێشی بێتە پەرلەمان تریستراس لەگەڵ پاشا قسە خۆی گوتی من لەگەڵ پاشا قسەم کردووە، پێم گوتووە من دەست لە کار دەشێشمەوە، پێشی بڕیار بدە ئاگاداری کردەوە، وێوی ئاگادار کردوەوە کە دەست لە کار دەشێشێتەوە بۆ تووشی سورپراز نەبێتن و تووشی کێشە نەبێت. ڕۆڵی دەبێت لە جێگرتنەوەکەیە دەتوانێت ئەو پشتیوانی کەسێک بکا بە دیاریکراوی؟ ئەوەی من هەستی پێ دەکەم وەکو عەرزم کردی هیچ بەڵگەیەک نییە، چونکە هیچ کۆنووسێک نییە. ئەوەی من هەستی پێ دەکەم سیستەمی خێزانی شاهانە لێرە بێزارن لەو حکومەی پارتی پارێزگاران دەکەن، چونکە لە کۆتاییدا ئەوە خۆیان بەخاوم بەس بەرپرسی یەکەم ئەوان سەری وڵاتن، هێد ئۆف ستەیتی پێدەڕن، گەورەی وڵاتەکە ئەوانن. هەز دەکەن ئەوە ساڵێکە دوو ساڵە ئەوان لە فەوزایەکی وڵاتەکەیان تووشی جێژاوێکی زۆر گەورە کردووە. ئەگەر دیقەت بدەیت سەرۆک وەزیر سەرۆکی ئۆپۆزیسیۆن کە سەرۆکی پارتی کرێکارانە 3 کێس تارمەرە ناوی، ئەوە کاتی خۆی 20 ساڵ 25 ساڵ فەرمانبەری میری بووە. هەموو فەرمانبەری میری لە وڵاتە دوو دەسەڵاتەیە، دەسەڵاتێک بە دەست فەرمانبەری میریەکانە، دەسەڵاتێک بەدەست سیاسیەکانە. سەرۆکی پارتی کرێکاران 25 ساڵ زیاتر لە دەستگای فەرمانبەری میری بووە، دوای تەقاعود بوو، 5-6 ساڵە ئێستاکە بۆتە ئەندام لە پارتی کرێکاران و بۆتە بە سەرۆکی حزب. من وا حەز دەکەم ئەوان ئامادەن جلەوی دەسەڵاتی وڵات لە هەڵبژاردننی داهاتوو بدەن بە پارتی کرێکاران لەبەر ئەوەی 12 ساڵە پارتی کرێکاران پارتی باشە هەڵبژاردننی پێشوەختە دەبێتە گریمانێکی بەهێز مادەم ئەم هەموو نیگەرانیە هەبێت لە پارتی پارێزگارانەوەی کە دەڵێ خێزانی شاهانەش دیسان هەر نیگەرانیان هەیە، دەڵێ حەجمیان لە ناو خەڵکدا کەمی کردو و ژمارەی کورسەکانیان بە ئەندازێکی بەرچاو کەم دەکات. ئەمە وا دەکات کە فشارێکی جدی هەبێ بۆ هەڵبژاردننی پێشوەختە؟ ئەمن بەش بە حالی خۆم هەز دەکەم پاش ئەو هەموو هەڵەیە کردیان و دوو سەرۆک وەزیران لە ماوەی 3 مانگ هەبێ ئەوە بۆ 3 دەڕۆین، ئەوە شەرعیەت دەخات، شەرعیەتی ئەو حکومەت دەخاتە ژێر پرسیارێکی زۆر گەورە لە ڕووی دەستوری، پێشەی دەستوری نییە، پێشەی یاسایی نییە، بەڵام پرسیار و گومانیان دەخاتە سەر. ئەوان هەوڵ دەدەن پارتی پارێزگاران کات بکڕن لە ئێستارە هەندێکشتی باش بکەن، سەرۆکەشی تازە بدۆزنەوە، بتوان هەندێکشتی چاک بکەن بۆ ئەو زرە لیان کەتووە هەندێکی تۆڵە بکەنەوە.
بەڵام بەش بە حاڵی خۆم بەلام و سیر دەبێ ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت چونکە شەرعیەتی ئەو حکوومەتە کەوتۆتە ژێر پرسیارێکی زۆر گەورە هەچەندە لە ڕووی دەستوری دەتوانن بەردەوام بن هەتا مانجی 5 2024 بەڵێ دەیکەمە دوا پرسیارەمە دیار نییە هێشتا چ ناوێک چانسی بەهێزی هەیە بۆی ببێتە سەرۆکوەزیرانی داهاتوانە؟ بەڵێ دووسێ ناو هەم بەهێزترینیان ڕۆژی سووناک کە دووەم کەس بوو لە کۆتاییە بەرامبەر لێسترس ئێستا 150 ئەوانەی خەڵک پێیان خۆشە ڕۆژی سیناک ئەم بەخۆشم متابعی سیاسەتی ئەوم دەکرد لە ڕووی ئابووری ئەو هەندێک چارەسەری پێیە چارەسەری هەموو شتێکی پێ نییە بەڵام ئەو ڕەنگە لە باینتر باشتر بێت سەرەتا پارتی پارێزگاران نیانویست دەنگ بە یەکێکی غێرەسپی بدەن بەڵام من بەخۆم وا هەست دەکەم ئەو جارە ناچارن دەنگ بەو بدەن چکە ئەگەر ئەو ڕەنگە ئاوی یعنی تۆزێک زیانەکەیە بۆ کەم کاتەوە بۆ هەڵبژاردنێکی ئایندە هەچەندە باسی دوو ناو دەکرێت باسی بۆری جۆنسن دەکرێت بۆری جۆنسن لە سەفەرە ئێستا وا لە ڕێگایە دێتەوە پێم وا بە پەلە دێتەوە دێ ئەویش زارێکێکە ناوی بکە و ناوی خۆی بخاتە ناو سەمەتەکە و هەڵبژێرن هەچەندە ئەو هێشتا ئەوە دەکات بۆری جۆنسن چونکە بە نیگەرانیەوە دەستی لە کارکێشایە بەنیازە دەوێتەوە بەشێکی زۆری لە پارتی پارێزگاران ئەندامانیان پێیان وایە ئەگەر یەکێک هەبێ لەو دۆخەنە ئەموارە ڕزگاریان بتا قورتاریان بکە بۆری جۆنسن ئەوانتر پێیان ناکرێت باسی خانمێک دەکرێت ناوی پێنی مۆردن کە نوێنەری پۆرتسمەتە من دەمزاند پێم وا بوو جارەکەی تر دەنگ بەو دەدەن ئەو لە لێسترس باشتر بوو بەڵام غەڵەتیان کرد ئەویان نەکرد باسی ئەویش دەکرێت بەڵام ئەوەی چانسی بەقوەتە بە بڕووی مڵای من ڕۆژی سووناکە وەڕەنگە سوپرایزی شەبێ هێشێک دەربچیەکە لە خەیاڵی کەسمەندانێنێ بەڵام بۆریس جۆنسن وا لە ڕێگایە ئێستا لە کاریبی و لەونی شوێنانە بوو لە وڵاتێک بوو فیجی بوو بزانم وا لە ڕێگایە دێتەوە لەوەتی خەبەرەکەی بیست یەکسەر دێتەوە لە دووسێ سەرچاوە بیستن زۆر سوپاس دەکەم بەختیار مامشێخ سوپاس بەوەی کە ڕاستەوخۆ لە لەندەنەوە میوانی تاو توێ بوویت بەڕێزان من گفتوگۆکەم بەردەوامی پێدەدەم لەگەڵ دکتۆر ئیبراهیم محەممەد عەزیز شارەزای پەیوەندی نێودەوڵەتەکان گفتوگۆ دەکەم دیارە هەر لەسەرەوەی کە ئێستا لەگەڵ کاک بەختیار گفتوگۆم کرد دەست لە کارکێشانەوەکەی تریس کاردان